ڤار تاکە میدیا بوو پیشەیانە مامەڵەی لەگەڵ کوژرانی دوو هاوڵاتیەکەی کفریدا کرد. ئەو باوک و کوڕە بوونە قوربانی پەلەپەلی ڕاگەیاندنەکان و بە هەڵەی ئەوان خێزانێک سەرگەردان بوون. بەیانی دوێنێ باوک و کوڕێک بەبێ ئاگایی یەکێکیان لە شیرینی خەودا ئەوی دیکەیان لە گەرماودا هاتە دەرەوە. بەردەستڕێژی گولە دران و زۆرینەی دەستگاکانی ڕاگەیاندنی کوردی دۆسیەکەیان پەیوەست کردەوە بە کوژرانی ئەکبەر حاجی ڕۆستەم. ڤار میدیا وەک تاکە میدیا پیشەیانە مامەڵەی کردو پەیوەندی کرد بە عەلی جەمال قەدووری و تەبێژی پۆلیسی گەرمیان و ئەویش پێی ڕاگەیاند کە ناتوانین بڵین ئەو دوو دۆسیەیە پەیوەندیان بە یەکەوە هەیە. ئەو دوو هاوڵاتیە کە عەرەب بوون خەڵکی عوزێمن. باوکەکە ناوی عەزیز بوو تەمەنی 47 ساڵان بوو. کوڕەکەشی ناوی ئەحمەد بوو تەمەنی 20 ساڵان بوو. ئەم باوک و کوڕەی دانیشتووی کفری بوونە قوربانی پەلەپەلی ڕاگەیاندنەکان بەهۆی زووناساندنیان و ئاشکراکردنی نازنامە و شوێنیان بە کەسوکاری بکوژی ئەکبەر حاجی ڕۆستەم کە هیچ پەیوەندیان بە بکوژەوە نەبوو. کوشتنی ناوبراو لە کاتێکدا بوو لە ماوەی 2 ڕۆژدا 3 هاوڵاتی کوژران و 5 ژن بوونە بێوەژن و نزیکەی 30 منداڵیش هەتیو کەوتن. قسەی کۆتایی ڤار دەیکات.